بەخێر بێن بۆ بەشی دەرماسازی لە پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت. بەشی دەرماسازیەکە لە بەشە هەریگریکەکانی پەیمانگای تەکنیکی پایتەخت خوێندن لەم بەشە بۆ ماوەی 2 ساڵە قوتابیان بە بەرزترین کوالێتی خوێندن و ئامێری پێشکەوت و هەبوونی تاقیگەی پێشکەوت و لە بواری دەرماسازی ڕادگرن. جگە لەوەی وانە پراکتیک و تیۆریەکان لەناو پەیمانگا دەخوێنین هەفتانە بۆ ماوەی ڕۆژێک وانە پراکتیکەکان دێنە ناو دەرماخانەکان ئەمەش بۆ زیاتر ئاشنابوون لە خوێندنەوەی ڕاجێتە بۆ مامەڵەکردن لەگەڵ نەخۆش. دەرچوین 12 زانستی بۆ ئەوەی داهاتوێژی گەشتان هەبێت دەتوانن لەم بەشدا بخوێنن.